هیوان و من شەمەڵالی. بە هەواڵەکانی دوو ڕۆژی ڕابردوو داوا دیارە سەرکوت و داپۆسین جارێکی تریش ناڕەزاییەکانی جەماوەری کوردستانی خامۆش کردەوە. تا کاتی ئامادەکردنی ئەم بەرنامەیە 48 سەعات بەسەر دواخۆپیشاندانی کوردستان تێپەڕیوە و هیچ ڕاگەیاندن و بانگەوازێکیش بۆ خۆپیشاندان و گردبوونەوەی تر بەڵاو نەکراوەتەوە. بەڵام هەر چاودێرێکی وردبین دەزانێت کە ئەمە تەنها ڕواڵەتی مەسەلەکەیە. بێزاری و نەفرەتی جەماوەری بەرینی کوردستان لە دام و دەستگای دەسەڵاتدار و ناڕەزایی لە دژی سەرتاپای سیستەمی باڵادەست بە ئەندازەی مەینەتی و هەژاری و بێمافیەکانی جەماوەر قوڵ و بەرینە. بێگومان هیچ کار بەدەستێکی عاقڵی کوردستانیش ناتوانێت سەر بخاتە سەرسەرینی بێخەمی و پێی وابێت کە تەقینەوەی جارێکی تری جەماوەری هەژار و دەستەنگ بە ڕووی دەسەڵاتیاندا سبێنە دووبارە نابێتەوە. ئەوەی ڕوویدا تەنها کەڵپەسەندنێکی ئاگری تووڕەیی و بێزاری چینی کارگەر و زەحمەکێشی کوردستان بوو. تەنها دەرکەوتێکی ئەو نەفرەتە بوو کە لەسەر تاپای ئەم سیستەمە هەیە. کوانووی ئەو تووڕەیی و نەفرەتە هەروە گەرمە و سەرکوت و داپڵۆسینیش تەنها بەهێزتر و گەرمتری دەکات. ئازیزانێکمان گیانیان بەخشی چەند لاو و مێردمناڵی خێرنەدیوی ئەم وڵاتە بوونە قوربانی دڕندەی و سەرکوتی بێبەزەیانەی چەتەکانی دەسەڵات. دەیان کەس بریندان و سەدانیش دەستگیرکراون و ڕەشبگیری و هەڵکوتانە سەر ماڵان لە چەند شار و شارۆچکە بەردەوامە. بەڵام هەموو ئەمانە پێمان دەڵێن کە ڕۆژی ئەم دەسەڵاتە بەرەو تەواوبوون و کۆمپانیا سەرمایەدارە دەسەڵاتدەکاری کوردستان هیچ تاڵەمیەکیش بە ویژدان و خواست و خەونەکانی جەماوەری فراوانی کوردستانەوە نایەن بەستێتەوە. لەم کەناڵەوە ڕایدەگەێنین کە لە قوڵای دڵمانەوە هاوبەشی خەم و پەژاری کە سوکاری گیانبەخشەکانی ئەم جوڵانەوەین دەزانین هیچ شتێک ناتوانێت قەرەبووی خەسارەتی گەورەی ئەوان بکاتەوە. تەنها شتێک کە دەتوانێت کەمێک مای سەبووری بێت دڵنیابوونەوەیە لەوە کە ئەم کاروانە سەرنجام دەکاتە جێ و سەرکەوتن چارەنووسی ئەم ناڕەزاییە بەرهەق و عادیلانە و ئەم خەباتت لێرانەیە. بەڵام بۆ بەدیهاتنی ئەوە گرنگتر لە دەستنیشانکردنی ڕاستیەکان سەبارەت بە ناڕەزایی جەماوەری کوردستان وردبوونەوە، هەڵسەنگاندن، دیاریکردنی خاڵەکانی لاوازی و دەستنیشانکردنی ئاسوی پەرەگرتنێتی. دیارە زۆربەی چاودێران و بەشدارانی ئەم ناڕەزاییەش لەسەرەوە کۆکن کە کێشەی بنەڕەتی و لاوازی سەرەکی ئەم جوڵانەوەیە ڕێکخراوبوونە. هەر بۆیە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین کە بە هاوکاری میوانی ئازیز ئاسۆ کەمال لە گۆشە نیگای خۆمانەوە سەبارەت بە پاشخان و ئایندەی ئەم جوڵانەوەیە لێکدانەوە بکەین و لەو مەتنەشدا فۆکوس بخەینە سەرپرسی ڕێکخراوبوون و ئەو ڕێکار و ئەلتەرناتیڤانەی دەتوانێت وەڵامی ئەم لاوازیە بناغیەی جوڵانەوەی جەماوەر بداتەوە و ئەوانە تاوتێ بکەین. هەوڵ دەدەین بە هاوکاری ئاسۆ لە دوو بەشدا وەڵامی ئەم پرسیانە بدەینەوە. بەخێر بێ هاوڕێ ئاسۆ. زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس بۆ بەرنامەکەت. منیش وەکو تۆ هاوسۆزی دەرەبڕم لەگەڵ ئەو خێزانانە و ئەو کەسوکاری ئەو قوربانیانەی کە لەم ڕۆژانە بە گولەی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات بە گولەی ئەم حکومەتە سەرکوتگەرە فاشستە کوردیە گیانیان بەخت کرد. سەری ڕێز و نەوازیشیان بۆ دانوێنم. بەڵێ هاوڕێ ئاسۆ، بنەمای ئەم پرسیارانەی کە ئێمامانوێ ئەمڕۆ تاوتویان بکەین ئاوان بنەمای ناڕەزایەکانی جەماوەری کوردستان چییە؟ تایبەتمەندیەکانی ئەم شەپۆلە نوێی ناڕەزایی کامانن؟ جەماوەری بەشدار لەم ڕوبەڕووبوونەوەیە چۆن پێناسە بکەین، چۆنیان بناسیینەوە؟ ماهیەت و پێکات و تایبەتمەندی ئەم جەماوەرە چی؟ پرس و کێشەی ڕێکخراوبوونی ئەم جۆڵانەوەیە چییە؟ چۆن دەکرێت وەڵام بە کێشە بناغەییەکان بنەماییەکان سەبارەت بە ڕێکخراوبوون بدەینەوە؟ ئاسوی پەرەگرتن و فراوانبوونەوەی ناڕەزایەکان و استراتیژی بە سەرکەوتن گەیاندنیان چییە؟ بەڵام ئازیزان بینەرانی خۆشەویست، بەر لە دەستپێکردنی گفتوگۆکەمان داوا لە ئازیزەکەم جارێکی تر کە بۆ پەرەدان بە کەناڵەکەمان و ناساندنی بە بینەرانی تر کۆمەکمان بکەن. باشترین کۆمەکیش ئیشتراکردن یاخود سەبسکرایبکردنە لە کەناڵەکەیە لەسەر یوتیوب و بڵاوکردنەوەی بەرنامەکانە لە ڕێگەی سۆشیال میدیاوە.
هاوڕێ ئاسۆ لە پرسیار یەکەمەوە دەست پێکەین بە بڕای تۆ ئەم تایبەتمەندی ئەم جوڵانەوەی ئەخیری جەماوەر چییەوە؟ ئایا بەڕاستی جەماوەر لە ڕووی لە بنەماوە لە چی ناڕازین، لە چی هاتوونەتە بەجیان هاتوون، بۆچی هاتوونەتە مەیدان؟ بێگومان ئێستا ئێمە لە دەورانێکی زۆر سەختی جیهانیا بەسەرەوەی، دەورانێک کە ئەزانین قەیرانێکی گەورەی ئابووری قەیران بە بۆنەی کۆرۆناوە بێ ئیشبوون بێکاربوونێکی بەرفراوان هەیە و زۆربەی وڵاتەکان فشاریان لەسەرە کە ئەبێت لەو بودجەی کە هەیەە لەو سەرمایە کە کەڵەکە بووە لە دەستی حکوومەتە سەرمایەدارەکان یان کۆمپانیەکان ئەبێت بەشێکی دابین کرێ بۆ ئەو ملیۆنەها و هەزاران کەسی کە بێکار بوون لە کوردستانە. ئەم باریگرانیە خەڵک لەسەر شانی خۆی قورسایی کردووە و ئەم حکوومەتە یەکزەڕە گوێی نەیاوە بە ئەو هەزاران هەزار ئەو بڵێ ملیۆنەها ئینسانیش کە لەو کۆمەلگایە ئێستا بێکارن یان موچیان نیە یان وەزیەتێکی سەختی ئابووریە گوزارێن بە بۆنەی کۆرۆنا و بە بۆنەی ئەوە گرانی و وەزیەتی کە هاتووتە پێشەوە بە بۆنەی ئەم وەزیەتەوە. ئەم دڕڕەقیە ئەم درڕندەیە کە دەسەڵاتی یەکێتی و پارتی دەسەڵاتی حکوومەتی هەرێم بەرامبەر بە خەڵک لەم کاتی کۆرۆنایە لەم کاتی نالەباریەی وەزی ئابووریە نیشانیان نا کە سەرڕایەوەی کە ئامادە نین هیچ لەو پارە کەڵەکەبووی کە لە بانکەکانی دەرەوە خۆیان کردووە یان لە ژێر زەمینەکانە داناوە هیچی دەبێنە دەرەوە بۆی کە چارەسەرێکی وەزعی خەڵک بکەن. بەجیالەوە دەستیان کرد بە بڕینی موچەیە کە مافی ڕەوای ئەو خەڵکەیە بۆیە ئەم ناڕزایەتیانە سیرەکەی بەرسێتی و ئاسی بێکاری و نەبوونی گەیشتە سەر ئێسقان. ئەو گەنجانەی کە ئابینیت لە مەدانەکانی خۆپیشاندانە دەنگیان بەرزەکردەوە قسەکانیان زۆر ڕۆشن بوو کە دەسەڵاتێک باکی بە هیچ شتێک نییە، باکی بە هیچ برسێتیەک مردن لە برسا نەبوونیە بێکاریەک نەبوونی پارە بۆ کرێخان و نەبوونی موچە ئەمانە هیچ شتێکی نییە. بە پێچوانەشۆ دەستی کردبوو بەوەی کە لەو کاتی گرانیە گەورەیە لەو کاتی وەزعێتە ناخۆشیەکە بە هەزاران خەڵک لەژێر هەڕەشەی مەرگی کۆرۆنا بوون دەستی کردبوو بە تایبەتیکردنی کەرتی تەندروستی، دەستی کردبوو بە تایبەتیکردنی کەرتی کارەبا. یعنی لە کاتێکا کە خەڵک هێرشی کۆرۆنای لەسەر هێرشی ئەم دەسەڵاتە زۆر دڕندانەتر زۆر بێ ئینسافانەتر بوو لە هەر شوێنێکی تری دنیا. بۆیە ئەو ڕقوتڕێیەی ئەم جارە کە خەڵک نیشانیا کە ئەم دەسەڵاتە بە هیچ شتێک گوێ ناگرێت. لە دوای چەندین ساڵ خۆپیشاندانی ئارام لەسەر جادەکان بە دوومانگ مانگرتن بە دوومانگ بایکۆتکردن ئەسڵەن ئەم دەسەڵاتە هیچ مەسەلەی نەبوو و جوابیشی نایەوە. وەیە حتمما خەڵک لە ئاستێکی وایە هیچ شتێکی تری نییە بێجگە لەوەی پەلاماری ئەم دەسەڵات بێجگە لەوەی بە زمانی هەڕەشە بە زمانی هێرشکردنە سەریان پێیان بڵێ کە خەڵک ناتوانێت لە برسا بێت چاوەڕانیەوە بێت. دقیقەن ئاسۆ من ئەزانم کە ئەمە کە باسیەکەیت بڵێ نەتوانێت بڵێ پڕیشتی چۆن بڵێن پڕیشتی تەقینەوەی یاخود ئەو پزیستکەیە کە ئەم ناڕەزاییە تەقانەوە، بەڵام جەماوەری کوردستان بە بڕوای من لە خودی ماهیەتی کولی ئەم سیستەمە بەجیان هاتوون. یعنی باسەکە لە تەنها لەسەر مەسلەی موچە نییە کە بۆ ماوەیەشی دیاریکرا و قەتە کراوە. ڕاستی ئەم ناڕەزایانە زۆر دەمێکە بە دژی ئەم سیستەما و ئەم مەحرومیەتەی کە پارتی وێچێتی وە کۆمپانیاکانی سەر بە پارتی وێچێتی سەرمایەدارەکانی دەوروبەری پارتی وێچێتی بەسەر کۆمەلگایە نافەرز کردووە. یعنی من زۆر جار من لە تعریفات و لە پێناسەکردنی ئەم خۆپیشاندانەیە دەرگیری کێشەیەکە بین لەگەڵ ئەو بەرخوردەوە و تێگەیشتنەیە کە باسەکە و مشکلەکەی کێشەکە هەمووی گەڕێتەوە بۆ یەکێتی و پارتی. یەکێتی و پارتی نەبن دنیا شامی شەریفە، یەکێتی و پارتی نەبن هەموو شتێکەچێت وەجێگە، بەڵام واقعەتەکەی ئەوەیە یەکێتی و پارتی وە سیستەمێکە یەکێتی و پارتی بەرهەمهێناوە کە مشکلەی ئەساسی و کێشەی ئەساسی خەڵکن. یعنی ممکنە خەڵک ڕاستەوخۆ و جەماوەریشی بەجیان هاتوو ڕاپەڕی و ڕاستەوخۆ ئەم گرفتەوەکو ئەوە نەبینێکە هەیە، بەڵام حەقیقەتەکەی ئەوەیە هەموو لەحزەیەکی ژیانی ئەم کۆمەلگای هەموو لەحزەیەکی ژیانی ئەم جەماوەرە
ژیانە و دەست و پەنجە نەرمکردنە لەگەڵ ئەو هەژاری و ئەو بێمافی و ئەو تحقیرەیە ئەو بە سوکردنەیە کە خودی ئەم سیستەمە هێناوێتی بەسەر خەڵکاوە خودی ئەم سیستەمە یەکێتی و پارتی پارێزگاری لێکەنەوە واقعێتەوە حقیقەتە بەڵام باسەکە هەر ئەوان نین هەر ئەم دوو دەسەڵاتە نین یا دروستتر بڵێن فۆرمی دەسەڵات نییە زۆر کەس پێی خۆشە باسی ئەو بکە فۆرمی دەسەڵاتەکە بگۆڕینەوە بێ نا فۆرمەکەی نا فۆرمی دەسەڵات نابەتەنا ئەبێ ئاقسادەکەشمان بگۆڕین ئەبێ پەیوەندی کۆمەڵایەتەکانیشمان بگۆڕین ئەبێ شێوازی ڕێخستنی بەرهەمهێنان بگۆڕین پێویستمان بەوەیە کۆمەلگا بە هەموو معنایەک هەتا مەسەلەی باسی پیشەسازی نەوت مەسەلەن ئەمی کردنەوە داوا دەربێنەوە بینی کە و بیفرۆشە و قسە لەسەرەوە نییە بەتەنها داهاتەکەی بۆ کوێچی هەر ئەساسەن هەیە پێویستەکە کوردستان وڵاتێکی نەوت فرۆش بێ بۆ مەسەلەن کوردستانەکە نەوتی نەبێ سامانی تری نییە پێی بژی بۆ دەستی کاری بەتوانەمان نییە کۆمەلگایکی کارامەنی لە ڕوویین و ناتوانین کشت و کاڵ بکەین بۆ ناتوانین لە ڕووی پیشەسازی پێشکەوین بۆ ئەبێت تەنها و بە تەنها ببین بە نەوت فرۆش جایسە کێشەمان لەسەرەوە بێ نەوتەکە دا عادیلانە تەقسیمەکریان ناکرێت بە بڕوای من سوالاتی زۆر گەورەتر لەم بابەتەوە مەطرحە و خەڵک ڕاستە و خۆ ئەوەی کە بەی ئێستای بینێ ئەوەیە کە موچەکەی لێ قەتع کراوە ڕاستە و خۆ ئەبینێ نەنی ئیتر کە ئەو جێگایە ئەو شوێنەیە کە گەڵێ کارد یا چەقۆگا بە ئێسقان ئەو لەحزەیە بەڵام بەدەر لەوەژ ئاخرەمات چەندین ساڵە 30 ساڵە ئەم کۆمەلگایە بەم شێوازە ئیداراکرێ و دووبارە باسەکە هەر تەنایەکی ئەی هەموو سەرمایەداریکە لە پەنایەکێتی پارتیا دەوڵەمەند بوون ئەی ئەحمەد ئیسماعیلەکان ئەی بڵین فاروقی مەلا مستەفاکان ئەی هەموو ملیاردێری کە خەڵک بۆ بێ ملیارێ دۆلاری هەبێ بۆ ئەبێ خەڵک بۆ ئەبێ کەسێک هەبێ لە کوردستانە خاوەنی ملیارێ دۆلار بێ چیە ئەمە مەسەلەیەکە بە بڕوای من ئەمە مەوزوعێکە هەمیشە جێگایەکە بۆ اعتراض و ناڕزایی دەربڕین لە بەرامبەریە دروستە پێش ئەم کۆرۆناژ ئەم ناڕزایەتی هەر هەبوو بێموچەیی یان بڕینی موچە لە کابینەی پێشترەوە بڕیاریدا بوو ئەو کاتە بێجگە لە یەکێتی و گۆڕان و پارتی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتوش ئیمزایان کرد لەسەری کەواتە ئەبێ خەڵک ئەم پرسیارە بکە نسبەت کە ئەمە چه سیستمێکە ئێمە لەگەڵ یان بەرەوڕووی ئێمە لە 2016ەوە تا ئێستا ڕوبەڕووی بڕینی موچە ڕوبەڕووی برسێتێکی زۆر ڕوبەڕووی گرانیەکی زۆر ڕوبەڕووی بێکاریەکی زۆر و هەموو قسەکانی حکوومەتی ژەوەیە کە دامەزراندن نییە خانوونشین سێ مانگجارێکیان نەنێ موچەکان چەند مانگجارێکیان نەنێ ئەوش بە بڕینەوە هەموو ئەمانە نیشانەیە کە ئەمە سیاسەتێکی ئابووریە لە کوردستان ناڕواتە پێشەوە ئەمە سیستمێکی ئابووری ئەمە بە تەنهاوە نییە کە دەسەڵاتێکی و سەرکوتگەرە میلیشیایەکەی و حاکمە ئەمە کولی ئەم سیستمەیە کە ئێمە لەگەڵ یا دەرگیرین بە تایبەت لە 2005ەوە ئەم لە 2003 و لە دوای ڕوخانی باسەوە سیستمێک هاتووەتە سەر کار خەڵکە بێ بزانێت ئێمە لەگەڵ چه سیستمێکی سیاسی و ئابووریە دەرگیرین و هەمیشە بێکارمانەکە هەمیشە لە کەرتە گشتیەکان ئەبڕێت و کەرتی تایبەت دەهێنێتە پێشەوە کۆمپانیاکان هەڵە تۆقێن و صاحب سەرکردەکانی حیزب دەوڵەمەنە بن حیزبی جۆرا جۆرە چنە ناو پەرلەمانەوە و موچەی پلە باڵاکان هەرچی زیاترە بێ موچەی پلە نزمەکان هەرچی زیاتر ئەبڕێ سیستمێکی ئابووری و سیاسیەکە ئەم خەڵکی کە ناڕازی ئەم خەڵکی کە هاتووەتە مەیدان ئەم خەڵکی کە ئەوێت ئەم سیستمە بگۆڕێ بێت لە پێشە بزانێت ئەمە چه سیستمێکە کارەکە ئێمە لە 2023ەوە لەگەڵ دەوڵەتێکان لە عێراقا بەرەوڕووین کە پێڵێن دەوڵەتی ترانسناشنال دەوڵەتێکە کە مەجموعەیە بەسەر مەجموعەیەک ئەحزاب و میلیشیا تەقسیم بووە ئەوان بەڕەسمی تەقسیمیان کردووە پۆل برێمەر کە هاتووە یان ئەمریکا کە هاتووە سیستمێکی دیموکراسی پایفی و قومی داناوە بەس دابشی کردو کورسیەکانیان دابش کردووە ئێستا هەموو پۆستە وەزارەتەکان ئەفرۆشرێنەوە کڕێن لە بینی ئەمانە بۆ تەقسیماتێکی سیاسی و ئەسکەری و ئابووری لە بینی ئەم هێزانە کراوە کە حکومەتیان پێکێناوە و ئەم تەقسیماتەش کاتێک کە دانراوە کاتێک کە سیستمە ئابووریەکەی بۆ دانراوە لەلایەن ئەمریکاوە لەلایەن پۆل برێمەرەوە سیاسەتێکی نیولیبرالیان داناوە سیستمێکی نیولیبرالیان داناوە کە بازرگانیکردن لەگەڵ عێراقا کراوەیە هەموو کۆمپانیاکانی دەرەوە بە ئاسانی توانن بێنن ناوە و بزنس دانێن کۆمپانیا دانێن ئەوش مەسەلەی سەرەکی نەوتە چونکە
ئەوەی پرسیارەکەی تۆ بۆچی ئێمە خەریکی نەبووین لە عێراق و لە کوردستانە ئەمە بەپی دابشکردنێکی ئابووری جیهان ئەمڕۆ ئێرە داهاتەکەی لە ساڵ 90 لە نەوتەوەیەتە دەرەوە لە ئاستی دابشکردنی بازاڕی سەرمایه‌داری جیهانیە عێراق بێجگە لە نەوت شتێکی تری نییە منافەسە بکە لە ئاستی بازاڕەکانە لەگەڵ چینە منافەسە بکە لەگەڵ ئەمریکا بیکە لەگەڵ یابانە بیکە لەگەڵ ئەڵمانیا بیکە لەگەڵ وڵاتانی تری سەرمایه‌داریە بیکە لە بازاڕی جیهانیە ئەمڕۆ زۆربەی وڵاتەکان تەقسیم کراون بە پێی ئەوەی کە سەرمایه‌ی جیهانی چی پێویستە لەو وڵاتانە بەرهەم بێ ئەمان ئەبن بە پاشکۆیان سێبەری ئەو تەقسیمکارە جیهانیە و مەجبورن ملی بێبن لەبەرەوەی ئەمە تەقسیمی سەرمایە لە ئاستی دنیا ئێستا تەقسیمی سەرمایە لە ئاستی دنیا بەم شێوەیە 15 وڵاتی دنیا صاحبی لە سەدا 84.3 سەرمایەی دنیاە کە تریلیۆنها دۆلارە 180 وڵاتەکەی تری صاحبی لە 115 کولی سەرمایەی دنیاە یعنی ئەگەر عێراق یەکێک لەو 180 وڵاتەی تری دنیا بێ تەنها لە 115 سەرمایە تەقسیمە بێ بەسەر ئەم 180 دەوڵەتەیە یعنی لەوانەیە پۆینتێکی بەرگری یان کەمتری بەرگێرەوە ئەو لە 185 کە سەرمایە لە ژێر دەستی 15 وڵاتی دنیا زەلهێزەکەی دنیاە G7 و باقیەکەی تریایەتی ئەوانە کۆنتترۆلی بازاڕەکەن کە تۆ چی بەرهەمەهێنیەتوانی بەرهەمێنی چونکە نەوت وەکو وڵاتێکی ڕێعی نەوت کاتێک کە سەرمایە شوێنەکە ئیستیسمارەکە سەرمایەیەتە شوێنەکە ئەو کاتە ئەم ڕێعا بێ بە بەشێک لە سیستمی سەرمایه‌داری دنیا بیناو عەرزە هەر لەوێ نەوتی شتیابێت نابێ بێت هەر شوێنێکی تر بۆیە ئەمە بووە بە بەشێک لەم سیستمە جیهانیە لە سیستمە جیهانیەکەشە کاتێک کە ئەمریکا هاتووە ئەمەی داناوە ئەم کۆمپانیانەی عێراقی تەسلیمی ئەم میلیشیانە کردووە لە کوردستانە تەسلیمی 2 میلیشیای کردووە لە باقەکەی تریشا لە جنوبوانە مەجموعە میلیشیای شیعە و مەجموعە ئەحزابی سونە و ئەوانە بەدەستیانە لەم بازاڕەیە لە کوردستانە داهاتی ئەم نەوتە لە 150 بۆ کۆمپانیاکانە کە لە دەرەوەیە مادەم بازاڕیان بۆ کراوەتەوە لە 150 سەرمایەکانێک کە هێنن لە 150 داهاتی نەوتەکە ئەچێ ئەوەی پێڵێن گرێبەستەکان و نازام شتەکان و هینەکانیان شایستە دارایەکانیان هەموو بۆەوە ئەچێ و سەرمایە یەکێتی پارتی چاو لە دەستی ئەم سەرمایە کۆمپانیا جیهانیانن کە بێن و ئەم نەوتە دەبێن و ئەمان بڕۆن بیفرۆشنەوەوانە لەگەڵ تورکیاشا عەقدێکی کردووە یەکێتی و پارتی کردوێتی عەقدی 50 ساڵەی پێڵێن بە نیوە قیمەتی بازار ئەم نەوتایە بە تورکیا لێرەشەوە کەواتە یەکێتی پارتی هەیە هەڵێ اتفاقەکە ئەوەیە بەرمیلی 10 دۆلارە ئیتر بەرمیلێ نەوت ببێ بە 50 دۆلار ببێ بە 100 دۆلار و هەر 10 دۆلار وەرەگرێ کوردستان کەس نازانێت اتفاقە 50 ساڵەیە چی تریش بەپێی ئەو قسانێک کە تەناریگەڵ وەزیری پێشووی وزەی تورکیا کردوێتی کە لە 2007ەوە ئەمان بە نیوە قیمەت لە کوردستان نەوتەکڕن و داهاتی بازرگانیان لەگەڵ عێراقا 5 ملیار پوینت 4 کە زۆربەی زۆری ئەمە لەگەڵ کوردستانە یعنی زۆربەی زۆری مەسەلەی نەوتە کەواتە بۆچی وەزی کوردستان وایە بۆچی خەڵک ئەمەی نییە یەکەم لەبەرەوەی تۆ پشتت بە نرخی نەوت بەستووە لە 2016ەوە ئەم نرخە دابەزیوە ئەمە یەکێک لەوانەیە کە داهاتیوانی کەم کردووە دوو تۆ لەگەڵ کۆمپانیا جیهانیەکانی ئەگەر هاتن سەرمایە گوزاری بکەن لێرە ئەم نەوتا ڕاتە دەرەوە کردنیان کرد شکستەیەنی تو ئەو داهاتە ناتوانێت ڕاتە پێشوو کاتە پەیوەستی بەم بازاڕە جیهانیەوە سێ لەگەڵ تورکیا عەقدێکت کردووە کە ئەیژنیوەیە با لەم داهاتێکە هەتا چوار تۆ لەگەڵ دەوڵەتی فیدراالیە تەقسیمی سوڵتەت کردو تەقسیمی اقتصاد و ئەمانەت کردو بە شێوەیەکی فیدراالی و میلیشیایی تەقسیمتان کردووە کە هەموو ڕۆژە شەڕە لەسەرەوەی کە ئەم چێ ئەم بودجەیە کێنا یا کێ نەوتەکە ئاباتە دەرەوە چۆنە ئیفرۆشن ئەمە واقعیەتێکە کە بە هیچ شتێ بەو ئیدعاانەی کە یەکێتی و پارتی یان مەجموعە ئەندام پەرلەمانی ئەم حیزبانە لە بەغایکەن کە ئەمە هەموو کێشەکە بەغای و پارەی نەوتەکە نانێریوانە نییە ئەمە کولی ئەم
بازاڕەیەکە ئەمانەی چرخێت دقیقاً ئەوەی کە بازار ڕەشە ئەمان ئەو کاتەیەنە سەرەوەی کە هەر کاتێک لە داهاتیان کەم بووەوە دەست نابن بۆ ئەو قازانجەی کە خۆیانی کەن و ئەو شیرینیانی وەریان گرتو و پارەی کە لە بانقا قەڵەکەیان کردووە ئەوکو دەسەبن بۆ ئەو بەشەی کە ئێستا ئەبێ بیەن بە موچە نانە هەر بێزگەلەوەش دەست نابن هەتا بۆ سەرۆت و سامانی دەوڵەمەندەکانی دەوروبەری خۆشیان یعنی ئێستا مەسەلەن لە شوێنێکی وەکو ئەمریکایە کە باسیەوە کرێوێ دەوڵەمەندەکان لەسەر سامانەکەیان نەک لەسەر داهاتیان لەسەر سامانیان ئەبێ هینبەن ئەبێ زەریبە بنەوەوانە بۆ بێ لە کوردستانە نەبێ یانی تۆ لە قات و قڕێکی ئاوایە کەی پێویستە ئیتر ئێمە زەریبە بخینە سەر سەرمایه‌دارەکان لەسەر سەرمایه‌دارەکاندان لەسەر کۆمپانیەکاندا کۆمپانیەکانی هەمووی مڵکی مشکلە ئەمە بەشێکە لە هین دوای من پێ خۆشە بچینە سەر تایبەتمەندیەکانی ئەم ناڕەزایەنە بەڵام ئەوەی کە مەسەلەیە جەوهەریە کە من لێرەیە ئەمە ئیشارەتی پێبین باسەکە لەسەرەوەیە اقتصاد و سیاست بە جۆرێک لە کوردستانە تێکەڵی یەکتر بوون کە تۆ ناتوانی گۆڕانکاری سیاسی بەبێ گۆڕانکاری اقتصادی بکەیت و ناتوانی گۆڕانکاری اقتصادیش بەبێ گۆڕانکاری سیاسی بکەیت یعنی ئەگەر بتەوێت تۆ سیستمێکی عادیلانەتر ئەوەی کە حتا بۆ تەوزیعکردن جارە لەسەر باز لە سیستەمی یەکسانی بێنە لە بواری بەرهەمهێنانەکە هەمومان بەرهەمهێنین و هەمومان وەکو یەک بین و ئەوانەوەی کە سۆشالیزم هەتا باسی عەدالەت تەوزیعکردن یعنی تەوزیعکردنی و داهاتەی کە هەیە بە شێوازێکی عادیلانە لە بینی یەکترا پێویستی ئەمە ئەم گۆڕانکاری ئابووری پێویستی بەوە هەیە کە تۆ ئەوانەی کە خەریکن حکمی هین بەدەستەوە ئەگرن ینی سیاسیان بەدەستەوەی ئەوانە لە دەسەڵات بخەیت ینی ناکری ئەمە بەبێ ئەوە ئەنجام بدرێ ئەوانەی کە هینن وەکو کۆمپانیا کە کۆمپانیای چەکدارن بەڕاستی بیار پارتی و یەکێتی دوو کۆمپانیای چەکدارن دوو دام و دەستگان کە هەم خەریکن تیجارەتەکەن هەموو مارەسەی سڵتەشەکەن یعنی هەموو شتێکیان گرتوویتر ئەمە بەبێ ئەوە نابێت ئەم خاڵە ئەو داهاتە کەمەکەیە دەژێر دەستیان ئێستا ئەگەر ئەزمەیان هەیە ئەگەر ئەزمەی ئابوودیان هەیە ئەگەر ئەزمەی کۆرۆنا هەیە ئەو داهاتە کەمەکەیت دەستیان پێویستیان بەوەی نیوەی ئەم داهاتە نیوەی بودجەی کوردستان بۆ هێزی چەکدارەوە ئاسایش بۆ پێشمەرگە بۆ ئەو هێزەی کە چی ئەپارێزێ ئەو داهاتا پارێزەکە ئەو کەڵەکەی سەرمایە پارێزەکە ئەوان پێویستیانە ئەوان لە ئێستاە هەموو ئەم سیستمە چیە کەڵەکەکردنی سەرمایە لە دەستی مەجموعەیەکە لە دەستی یەکێتی پارتی و کۆمپانیەکانیان و لە عێراقیش هەروە ئەمان بۆ پاراستنی ئەم کەڵەکەی سەرمایە چیان پێویستە لە ئێستا کەمکردنەوەی چیان پێویستە لە ئێستا بێکاریان پێویستە ئەو خاڵە باسکەم کە بۆ لە وڵاتانە بۆ منە لە ساعت چلی گەنجی ئێمە بێکارە یعنی ئەمە بۆچی وایە لەبەرەوەی کە تۆ لە بازاڕی جیهانیا تۆ نەوت بەرهەمەهێنی کەڵەکەی سەرمایە لە نەوتە محدودە هێزێکی کاری کەمی پێویستی بە تۆ نییە بۆ چۆ ڕۆی بڕۆ بێت دامەزراندن تەواو بووە هەموو شتێک تەواو بووە پێویستی بۆ نیە ژیانت تەمینکە بەرەبەرە کەرتە گشتەکانت بۆ داخا هەموو شتێک بڕۆ یعنی مەسیری ملیۆنەها ئینسان ئەسپێرن بە نەمان ئەمەیەکە واقعەتێکی اقتصادی کە ئێستا ئێمە لەگەڵین بەرەو ڕووین ئەم واقعەت اقتصادیە کاوە لەو واقعەتە سیاسەتێک لەگەڵ تێکەڵ بووە منیش مەبەستەکەم ئەوەیە یعنی تۆ ئەگەر بتەوێ یەکێتی و پارتی لەسەر لە کار بخەی خۆ ناتوانانی دەسەڵاتیان لێ بسێنی تۆ بڵێ قەینا با پارەکانتان پێبێ وەنیە هەر بەو پارەی کە هەیەە دووبارە دەسەڵات دەکردنەوە یعنی تۆ لە دەرگاوە بیان کەیتە دەرەوە لە پەنجەرەوە دێنەوە یعنی زەوتکردنی سامانێک کە بە جەردەیی و بە تاڵانی چەند ساڵی ڕابردوو 30 ساڵی ڕابردوو ئەمانە کۆیان کردوتەوە لەگەر لە دەسەڵات خستنیانە ئەبێ یەکێک بێ و ئێمە پێویستمان بەوەیە سیستەمێک بێنی نەکایەوە کە واقعەن هەموو ئەوانەی کە ئەمڕۆ سەرمایان لەبەردەستەیە سەرمانەکان تەسلیمی کۆمەڵگا بکەن چونکە ئێمە بەڕاستی وا تێکەڵ بووە ینی ئێستا بازێک کەسێڵێ دێ باشە خەڵکانێک هەن خوان هەر دەوڵەمەند بوون و پارەیان هەبوو و نازانم چی و سەرمایه‌دارانێک بوونەوەوانە بە بڕای من وانە وانێ لە 30 ساڵی ڕابردووە هەر کەسێک دەستی لەگەڵ یەکێتی و پارتیا تێکەڵ نەکرد بێ بۆ تاڵانیکردنی سەروەت و سامانی کۆمەڵگەی کوردستانەوانە فەقیر بۆ پارەی پێ نەماوە دەوڵەمەندیش بوو بێ هەژار بووە تەنها ئەوانە ماونەتەوە تەنها ئەوانە دەسەڵات پارەیان هەیە تەنها ئەوانە ئیمکانەتیان هێوانە کە لەم
بە تاڵان بردننی سەروەت و سامانی کۆمەلگایە بەشیان هەبوو شەریک بوو لەگەڵی چێتی پارتیە. من پێم وایە ئەم مەوزوعە مەسەلەیەکی زۆر گرنگە کە ئێمە پێویستمان بۆیە تەکیدی لەسەردا بنین، چونکە بەڕاستی نەیارەکانی جوڵانەوەی شۆڕژگێڕانەی خەڵک، نەیارەکانی ئەوانەی کە داوای تەحەولاتەکەن و ئەمانە مۆزوعەکارەکەنەوە بە یەکێتی پارتی یاکەن بە شتێکی ئەخلاقی. مەسەلەن ئێمە مسڵمانین و ئەگەر بینە سەر کارەوانە جەردەی و دزی و فزی ناکەین و ئەمان ینی خیتابێکی ئەخلاقی وەها هاتوۆتە پێشەوە کە بە بڕوای من ئەمە هیچ خێرێکی تیانە بۆ خەڵک و هیچ شتێکی دروست و باشی بۆ ئایندی کوردستان لێ بەدی نایە. بە بڕوای من بە پێچەوانەی ئەم خیتابە ئەخلاقیەوە خیتابێک کە ئەبێ هەڵسوڕاوانی ئەم جوڵانەوە ناڕزایە بەدەستیەوە بگرن ئەوەیە هەم ئیقتیسادە گۆڕی نەم سیاست، هەم یەکێتی و پارتیە بە لەژێر دەسەڵاتان نەمێنن و هەم ئیقتیسادەکەشیانە بێ لە بندەسا دەربێ، هەموو سەروەت و سامانێکە هەیە بێ لەلایەن دەسەڵاتی ئایندەی کۆمەلگاوە دەستی بەسەر ئابژێرە. من پێم خۆش ئێستا بچینە سەر خاڵی ئەوەی خصوصیاتی ئەم خۆپیشاندانی ئەخیر چی بوو باست کرد کە بۆ ئەم خەڵکە پێویستەکە لە خیتابیوانەی کاڵێن ئێمە ئەبێت ئەخلاقی سەیریەوە بکەین و ئەمانە دەنگدەڵکارنەوەوانە سەیریان بکەین. من پێم وایە کە جیاوازی ئەم دەورەیە ئەم ناڕزایەتیانە لەوا بوو کە خەڵک هات بەرامبەر بەم هەموو ئەم ئەحزابانەکە لە دەسەڵاتان ئەوانەشی کە لە جێمی پێشووە لە دەسەڵاتان ئێستا بەرامبەر بە هەموویان هات مقڕەکانی سووتان. بۆچی؟ کردەیەکی ڕەمزیە، کردەیەکە کە خەڵک ئەوێ بەو دەسەڵاتە شتێک بڵێ، پەیامێک بڵێ، پێڵێت کە ئێمە هەمووتان وەکو یەک بینیمانن لە 10 ساڵی ڕابردووە لە دوای حەڤەی شوباتەوە هاتوونەتە دەسەڵات هەمووتان بەیەکەوە ئەم سیستمە ئابوووریەتان بەرامبەر بە ئێمە پیادە کردووە، هەمووتان بەیەکەوە بڕینی موچەکان ئیمزا کردووە. ئەو ڕێباز حەملانەی دوێنێ زوتنەوەی گۆڕان بوو ئەمڕۆ ئەو تەقەشوفەکەی بەسەر ئێمە سەپاندووە. ئەو کەسانەی کە دوێنێ لە ئیدعای وەکو هەواڵی گۆڕان باسی ئەویانە کرد کە خەڵکە بێ داوای مافەکانی خوا، ئەو ئەمڕۆ ڕئیسی لیژنەی ئەمنیە کە خەڵک سەرکوتەکە کەواتە ئەوەی کە لەم حرەکەتی خەڵکا بینیمان وشیاریەکە بەوەی کە سەرجەم ئەمە ئەحزابانە بەشدارن لە سیستەمێکە لەو خەڵکاکرێ، سەرجەم ئەمانە یەک سیستمە پارێزن، یەک سیستمی نیولیبراڵە پارێزن کە لە پەرلەمانە هەموو ئەندام پەرلەمانەکان ئەو تاقیکردنەوە و تەجروبەیان کرد کە چی ئەکەن بەرامبەر بەم خەڵکاگەر لە دەسەڵاتا بن. فەرموو سەیدی یاسای فرەژنیەکە هەموویان دەنگیان پێە بەرامبەر سەیری یاسای بڕینی موچەکە هەموویان دەنگیان پێە، حەج یاسایەکی لەو کۆمەلگایە بە قازانجی بڕینی موچە دژی خەڵک بوو بێ، دژی ئازادیەکان بوو بێ، هەمویان شەریک بوونتیایە. ئەگەر ئێستا بەشێکیان لە دەرەوەی دەسەڵاتن بەمعنایەوە نییە پاکبوونەتەوە لەم مەسەلەیە، چونکە ئەوانە دوێنێ شەریک بوون لە دەسەڵاتە، هەموو ئەوانە موچەکانیان لە باڵایە، هەمووانە شەریکی ئەو گەندەڵێن. بۆچی پەرلەمانی کوردستان ئەو پارە زۆرەی بۆ سەرفەکرێ؟ هەرچۆن بۆ هێزی چەگار بۆ سەرکوتکردن سەرفەکرێ ئەبێ بۆ مجموعەیەکیش سەرفکرێ بە ئەندام پەرلەمانەوە تا شەرعیەت بن بەو سەرکوتکردنە، بەو برسیکردنە، بەو بڕینی موچەیە. کەواتە کاتێک کە خەڵک گێت ئەچێتە سەر بارەگای ئەم حیزبانەی کە لە دەسەڵاتدا بوون و حتا ئەوەی ڕۆژێنانی ئەم ئاغاو بەگانەی خواردووە، خەڵک نیشانیا کە ئێمە لە دژی ئەم دەسەڵاتین. هەرچەند هێشتا ئەمە بە شعارێکی زۆر ڕۆشنیش بڵین بە مافەکان زۆر هێنرابێتە پێشەوە و باس کرابێت و ئەمانە لەوانەیە لە شەقامانەی بینی، لە میدیانەی بینی، بەڵام هەر شعارە بەس بوو کە لە ڕانیە بەردیان کرد بۆ دەورەی پێشوو، نابۆ دەسەڵاتی ستەمکار، نابۆ پەرلەمانی کارتۆنی، نابۆ ئۆپۆزیسیۆنی ساختە و بە عەمەلیش بینیمان، بە عەمەلی بینیمان کە کەس لە یەکێک لەوەی کاشێتە سەرجادە داوای ناکردەوە جارێکی تر ئەندام پەرلەمان بڕوا دیفاعی لێ بکە، جارێکی تر مەلایەک بڕوات دیفاعی لێ بکە، جارێکی تر حیزبێکی ئیسلامی دیفاعی لێ بکە. من پێم وایە ئاسۆ ئێستا گەیشتی لەسەرەوە خاڵێکە من ویستم باسی کەمانە خصوصیەتی ئەم ئینە، ینی جارانی پێشوش من پێم وایە بەجاری پێشوش دەورەیەک بوو
هەنێک خۆپیشاندان و شت کرا هەنێک مەقڕی ئەحزابیان سووتان لەوانە گۆڕانیشان سووتان جارێکیان وانە بەڵام ئەوەی کە زۆر بەزەقی بە بەرجەستەیی دیارە ئەم سەفەرە و ئەم جارە یعنی ئەوەیە کە خۆپیشاندەران یا خۆداوانی کە ناڕزایی دەرەبڕن بە شێوازێکی زۆر ڕۆشن دیارە کە خەریکن جەبەی خۆیان جیا کردوتەوە لەگەڵ تەواوی ئەحزابەکانە وەنەک هەر ئەوە ئەم تەبعاً ئەمە بەجانیبێکی ئیجابی وایە مەسەلەن کە ڕادیکاڵتر دەرەکەی ئەوانە بوو زۆر تونتر دەرەکەی بەرامبەر بە هەموو دەسەڵات بە کولی سیستەمەکە ئەوانە بەڵام لەلایەکی ترەوە خاڵێکی زەعفیشی ئاشکرا کرد کە شعورەکەی کە پێشتر چونکە ڕایەڵە و پۆی ئەو ناڕزایەنە بەشێک لەو ئەحزاب ئۆپۆزیسیۆنانە ئەیانتوانی بە جۆرە لە جۆرەکان دای بنێن تەنسیقی بینی ئەمانە ئەم جاریان ئەمە وجودی نەبوو و ئەم تەنسیقە لە جێگای بە هیچ حیزبێک نەبوو لەسەرەوە کۆنتترۆلی کاتوانە بەم حسابە بتوانێت توانای ئەوەی هەبینە بۆیە من شعورم کرد کە ئەم سەفەریان پرسی ڕێکخراو بوون و کێشەی ڕێکخراو بوون زۆر بەجەستەتر و دیارترە لە جارەکانی پێشوو نەک بە دەلیلی ئەوەی کە ئەم جوڵانەوەی بەرەو دواوە گەڕاوەتەوە بە دەلیلی ئەوەی کە بەرەو پێش ڕۆشتووە بە دەلیلی ئەوەی کە لە ڕووی ڕادیکاڵی بوونیەوە هەنگاوی زۆرتری هەڵهێناوە فەراغی ڕێکخراو بوون کەلێنی ڕێکخراو بوون زۆر بەجەستتر دیارە لە جاری پێشوو جا من پێم وابێ کە ئەمە دواتر دەتوانین لە قسە و باسەکانی دواترمانە بچینە سەری و ئەوانە من نازانم تۆ شتێکت ماوە لەسەر ئەم پرسە ئەمەی کە خصوصیاتی ئەم هینە ئەم خۆپیشاندانانەی ئەم جارە ئەم دەورەیە وەکوتم تاقیکردنەوەیکی مهم کە خەڵک یعنی بێزەبت بەرەو ڕووی بووەوە ئەو ژەوەیە کە نەک ڕوبەڕووی بەتەنها یەکێتی پارتی بۆتەوە لە دەسەڵاتە لەسەر ڕوبەڕووی گۆڕان بووە گۆڕانەکە دەسەڵاتی سلێمانی بەدەسەوەیە ژنەی ئەمنیەکەی بەدەسەوەیە سەرکوتەکات ئیتر هەموو ئەو ئیدعا درۆیانەی کە ئەم بزوتنەوەی کرد بۆی کە ئەوێ لە پەرلەمانە دیفاع لە خەڵک بۆیە چۆتە ناو حکومەتەوە بۆی چاکسازی بکە ئەمە هەمووی بەباچوو ئەمە لە لای خەڵکەوە تاقیکردنەوەی کە کابێ لەسەری بوەستێ خەڵک نابێت بە هیچ چەشنێک ئیدعای ئەو پەرلەمانتارانەی گۆڕان کە لە هەولێرن یان لە بەغان بەمانە خەڵک جارێکتر فری بخواتەوە و جارێکتر پێم ئەبێ ئەوە بزانێت کە ئەمانە بۆیە لە ناو پەرلەمانە و قسە ناکەن بۆیە لە بەغا و شتان ناکەن لەبەرەوەی یانوێت لە پەرلەمانە کورسی زیاتر بەدەست بێنن بۆ پۆستی زیاتری خۆیان بۆ دەوڵەمەندبوونی زیاتری خۆیان بۆ کردنەوەی کۆمپانیای زیاتری خۆیان بۆ موچە لە باڵاکانی خۆیان بپارێزن مدیریەتی زیاتر وەرگرن لە شوێنەکانە بەرژەوەندەکە زۆر وازەحە بەشدارن لەسەر کوتا وەکو دەسەڵاتێکی ستەمکار لە پەرلەمانیشا بەشدارن لە سەپاندنی ئەو هەژاریە بەسەر خەڵکە و لە ئۆپۆزیسیۆنە ساختەکەشیان زۆر وازەحەکە ئەمانە تەنها بۆ کۆکردنەوەی دەنگ کە ئەیانەوەی کاتێ انتخاباتێ پێشتێ بێ کورسیەک زیاتر بێنن چونکە ئەوان ئەم بەشێکن لەم سیستمە سیاسیە بەتەوەی کە خەڵک ئەیبینین حرەکەتی خەڵک سیرەکەی ئەچێتە دەرەوەی ئەم سیستمە سیاسیە ئەوێ نایەکی گەورە بە هەمویان بڵێ بە بڕوای من نقطەی ئەساسی لەم حرەکەتە ناکەیە یعنی تۆ شتێک ڕەتەکەیتەوە کە هەیە لەوانەیە خۆت ئامادە نەبی ئەم جەماوەرە هێشتا ئامادە نییە کە خۆی بزانێ ئەتوانێت چۆن ئیدارەیەم کۆمەڵگایە بکە چۆن ئەمەیان لە دەست بسەنێتەوە وەکو بەرزانیە دێمە تەنها ئەمانزانی پرت تەقێنینەوە نەمانەزانین چۆن دروستیکەین ئێستا خەڵکی خەریکە فێرە بێ کە چۆن ئەم بۆرژوازیە فێریەوە بووە کە لە کاتی کۆرۆنایە بڕا کۆمپانیای تایبەت دانێ چۆن سەرمایەکانی لەژێر عەرزەوە دەربێنێ و بیخاتە کەڵک بیخاتە بازاڕەوە بۆی بتوانێت سەرمایە گەشە بکات چونکە سەرمایە کاتێکە لە گەرزەمینەدانی ئەمرێ ئەبێ ئیش بکە ئەبێ پارە پێنێ بە کەڵەکە کە خەڵکیش بۆ سیستمەکەی خۆی بۆ بەرژەوەندەکانی خۆی فێرە بێ کە چۆن ئەتوانێت بزانێ ئەم داهاتەی کوردستان چی لێت بزانێ بۆ کوێ بە بزانێت کێ بەشدارە لە دزیەکەیە چۆن ئەتوانێت ئەمەشیان لێ بسەنێتەوە زۆر تەنسیقەکە کەم بووە لە بینی ئەولانە بەڵام ئەمانە بزوتنەوەیکی خۆڕسکن کە خۆڕسک بوونی ئەم بزوتنەوەی من مەبەستمەوە بۆ خاڵەت بەرجەستەکەم کە ئەم بزوتنەوەیە ئیتر بە جۆرێک ئەوەی کە پێی وترا کە جاران دەستی لە پشتە و نازارم چیوانە حتمما بێمانا بوو دەستی لە پشتە
بە هیچ جوڵانەوەیەک نییە مەسەلەن هەموو ئەحزابێک هەوڵ نەدا تەنزیمی کاتوانە بەڵام مەسەلەن بە جۆرە لە جۆرەکانە کرا بڵێ یەک گۆڕان و یا لایەنێکی ئۆپۆزیسیۆن یا حتا نەوەی نوێ مەسەن کارێکیە کردووانە ئەیویست خۆی خۆشەویستکار لە لای خەڵک و بڕە ئەم جاریان زۆر بە ڕۆشنی دیار بوو کەوان نییە زۆر بە ڕۆشنی دیار بوو کە خۆڕستکە من ئێمە سەر خاڵێکی تر ئاسۆ لە پێکەوە کە قەولمان بە بینەرانمان ناوە لەسەر پرسی ڕێکخراوبوون قسە بکەین بەڵام پێشەوە بچینە سەر پرسی ڕێکخراوبوون پێویستمان بەوەی بزانین ماهیەتی ئەم هێزەی ئەم جارە هاتە مەیدان چییە چونکە ڕاستە جەماوەر سەر لەبەری ناڕەزایی هەیە سەر لەبەری پێویستی بە گانی خواستی ئاڵوگۆڕی ئەم سیستەمەی هەیە سەر لەبەری ئێوێ ئەم وەزعە قڵب بێتەوە بەڕاستی بە هەموو معنایەکەوانە بەڵام هەمیشە و دایم توێژێک لە توێژەکان زۆرتر لە پێشترن جانسەن جارانمان بینی خانە بڵێن مامۆستایان یاخود موچە خۆران و ئەوانە بە جۆرە لە جۆرەکان لە پێشەوە دەورانی پێشووتر مەسەرەن خوێندکاران زۆر بەرجەستە دیار بوون لە بجوڵانەوە ئەم جارەیان ئێمە پێکهاتەیەکی تر ئەبینین کە هاتۆتە ناوئینەوەکە بە بڕوای من خاڵێکی گرنگ و بەرجەستەوە پێویست بەواکە ئێمە بچینە سەری بە نەزەری تۆ چییە پێداویستی خصوصیاتەکانی ئەم هێزەی هاتە مەیدان ئەم جارە لە چاوجارەکانی ترا چییە چۆن بیناسینەوە منە چێن ئەبێ بزانین لە ساڵی 2016 تا ئێستا لەم 4 ساڵی ڕابردووە گرانی لە ساعت 2 شوێتە تقریبا لەوانەیە لە ساعت 30 بۆ 40 لە ئێستا بەڵێ بە پێی ئامارەکان کە وتویانە تقریبا Financial Times بڵاوی کردوەوە ئەڵێ ینی هەژاری لەم ماوەیە دوو هێندە بۆتەوە هەم 2010 تا ئێستا ینی ئەکرد لە 2010وانە گەیشتووە لەسەر 2007 گەیشتووە لەسەر لە ساعت 12 لە ساعت 3ەوە پەڕی بۆ ئەوە کاتێکە نرخی نەوت دابەزی ئێستا ئەم هەژاریە لەوێش زیاتر بووە ینی ڕۆشتە سەر 30-40ەوە یعنی یەک لە سەرسیەی خێزانەکان زیاتریش لە یەک لە سەرسیەڵێ کە تەنها $400 داهاتیان هەیە ئەمە بۆ حسابیەوە کە ئەگەر بەشێکی خێزانەکان موچەخۆرەکان بن کە تقریبا 600,000یان موچەخۆری مەدەنی بن باقیگانی هێزە چەکدارەکان و ئەوانە بێن باقی ئەم خەڵکە ئامادە بەکارە کە گەنجانن بە زۆری لە ساعت 40 ئەم گەنجانە هیچ فرسەتێکی کاریان نیە و دامەزرانن بە تەواوی بە ڕسمی ڕاوەستاوە وەخۆ بەخشبوون و ئەم شتانەش حتا دادیان نایە یعنی ئەم هێزە کە کاتێک کە ئەبێ بە هێزی ئامادە بەکار زانکۆ تەواوەکە یان خوێندنێکی ماناوەندی تەواو کاتوانە پێویستەکە بەوەی کە بێت فرسەت بدۆزێتەوە بۆ کارکردن هیچ جۆرە فرسەتێک نییە هیچ جۆرێک بیمەی بێکاریەک نییە هیچ جۆرە ژیانێک نامێنێتەوە یعنی ئەو گەنجانەی کە لە مەیدانەکانی ڕوبەڕووبوونەوە لە سەرجادەکانەمان بینین نیشانیانە کە هیچ فرسەتێکی تر بۆ ژیان نییە و ئەم هێزە ئامادە نییە گۆ لە بالۆرەی ڕێکەوتن لەگەڵ بەغایان ڕێنەکەوتن لەگەڵ بەغایانەوەی کە پێشتر یەکێتی پارتی بۆ خۆیان منافەسەیان و شەڕی بینی خۆیان ئەمەی خستە خەتای ملی ئەو خستە خەتای ملی ئەمان بە واقعیە بینن کە داهاتێک لە کوردستانە هەیە و ئەمان بێبەش کراون ئەمان کراونەتە پەراوێزەوە ئەمان ناچار بە ڕەوکردن بۆ خارج یان بە مردن کراون یان بە برسێتی ئامادە نییە گەنجێک دەست لە خێزانەکەی پان کاتەوە یان بڕۆ لە دەست لە مەسئولێک پان کاتەوە یان کارێکە ئەبێ ئیشێکی دەستکەوێت دەوڵەت حکومەتی هەرێمی ژەڵێ نییە هیچ شتێک نییە بیمە نییە هیچ شتێک نییە کۆرۆناش لەولاوە بۆسێت ئەمانە جیلێکی دروست کردووە کە بڵێن نەوەی تازن کە ئەم نەوەیە تازە ئیتر موچەخۆریش ناتوانن ببن هیچ فرسەتێکی کاریان بۆ نەماوە بەپێی ئەو وەزە ئابووری کە باسم کرد لە وڵاتانی بۆ نمونەوەکو ئێرە کە ئێمە داهاتی کوردستان لە سا 85ەوەی لە نەوتەوەیە لە سایەکی هێزی کاریش لەو نەوتانی شەکات چونکە کۆمپانیەکان هەمووی هێزی کاری خوانە هێنن کە شارەزاترن و ئەزارن ئەو کارە بکەن کەواتە تۆ بەشێکی زۆری هێزی کارت هەیە کە پێویستت نییە ئەم هێزە قەتیش ناتوانێت ئومێدێکیش نییە بچێتە سەر من
هیچ شتێکی نقطەیەکی ترم هەیە لەسەر مۆزوع ئاسۆ من پێم وایە بەم دوایانە باز لەسەر پێکهاتەی چینی کارگەر و ئەوەی کە چینی کارگەری ئەم سەردەمە چۆنە و ئەوانە زۆر قسە و باسی لەسەرکرێ یەکێک لەو شتانی کە ئاماژەی پێکرێ ئەو هاتنەمەدانی پریکارێتە یعنی یەکێک لە شتەکانی کە هەنێک لە نووسەرەکان کە لەسەر مەسائلی کار و کارگەر و ئەوانە زۆر دیراسات وینیان کردووە شێک لەوانە مەسەن گای ستاندینگ کە هینەکە اقتصاددانێکی بەریتانیا سەبارەت بە چینێک قساکە کە پێوتێت چینی پریکاریەت طبعاً بۆ کەلمی پریکاریەت بە جێگەی پرۆلیتاریەت بەکارەهێنرێ ینی بە جۆرە لە جۆرەکانە وەڵێمە چینێکی تازەیە چینێکی نوێیە کە لەگەڵ پرۆلیتاریا فەرقی هەیە پرۆلیتاری بە چینی سەنعەتی زانم چینی کە پێشووتر بۆ نمونە بەیتوانی ڕێکخراو دروستکە و ڕێکخراوی هەبوو چی هەبوو مەجموعی خصوصیاتی هەیەوانە بەڵام ئەم چینەی تازە لەوانە پێکاتون لەو لاوانە پێکاتون کە بۆ نمونە کاری مەقطعیەکەن کاری پارچە ئەەکەن کاری کتوبچڕی لێرە لەوێ ئەەکەن ڕۆژێک مەسەلەن بار هەڵگرن ڕۆژی شترەچن لە مەسەلەن ستارباکس ئیشەکەن ڕۆژی دوای ئەوە ڕۆن لە چێشخانەیەکە کارەکەن دواتر ئەڕۆن مەسەلەن ئەبن بە فرۆشیان لەسەر تەلەفۆن چوزانم لەم بابەتە ئیشانە یان ئەمانە کە ئیشێکی سابتیان نییە ماهیەتیان نییە و بەشێک لەو شتانەی کە ئەوترێت ئەو باسێکە ئەوانە جۆرێک ئەمە خصوصیەتێکی جیهانی هەیە یعنی باسەکە تەنها پڕەتی بە وڵاتانی نەوت فرۆش و نەوتینەوە نییە دانی بە جۆرە اقتصادی سەرمایهداری و تەکنۆلۆژی ئەم سەردەمە پێشکەوتەوە ئەوەی کە هاتۆتە مەیدان پێوترێک گیک ئیکۆنۆمی بۆ نمونە کە لەسەر ئەساسی تەقەدمی تەکنۆلۆژی و پێشکەوتن و هاتنی ڕۆبۆت و ئەوانە و مەجموعی پلاتفۆرم و دروستبوونی کۆمپانی لەسەر ئۆنلاین و کە هیچ قەت ناتوانانی تۆ بیبینی بەسەرەن بۆ کوێچی بەسەرەن ئەگەر بتەوێ ئەو هین ببینی دە کۆمپانیە تەکسیە گەورەیە ئۆبەر بۆ شوێچی کامەتا مەقڕەکەی نیەتی بۆ نییە لەسەر ئۆنلاینە ئاپێکە دانراوە ئەوانە بە جۆرە لە جۆرەکان ئەم تەحول لە تەکنۆلۆژیکە لە دنیای هاتوۆتە پێشەوە کاریی کردووە کە ئینسان ئەوەندەی پێویستە وەکو کڕیار هێندە پێویست نییە وەکو کارگەر هێندە پێویست نییە وەکو بەرهەمهێن هێندە سەرمایهداری کاپیتالیزم ئەمڕۆ پێویستی بە خەڵکانێکە کە بەرووبوومەکانی بکڕن زۆرتر پێویستی بەوانە نییە کە بەرووبوومەکانی بەرهەم بێن وانیانی بڵێن ژمارەی ئەوانەی کە پێویستن بۆ بەرهەمهێنان زۆر کەمتر بوونەتەوە لە ئاست ئەو ژمارەی کە کاپیتالیزم پێویستێتی بۆ ساختکردنەوەی هینەکانی بەرحاڵ ئەمە کێشەیەکە بە بڕای من ڕەتی بەتەنها بە نەوتەوە نییە و من تۆزێک گیرێکی شم هەیە لەسەر ئەم مۆزوعی ئابووری ڕەندخۆری و ئابووری چی پێڵێن ڕێعی و ئەوانە هەمیشە ئەم ئایدۆلۆژیە بڵاوە بێتەوە کە چینی کارگەر لەم وڵاتەیە بەرهەمهێن نییە ئەم اقتصادێکی ڕێعیە ئەوەی بەرهەم دێ فائیزی قیمە نییە ئەوەی کە بەرهەم دێ ڕێعیش لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە من جارێک چوون بۆ میسر لە دوای 2011ەوە زۆر سەرنجڕاکێش بوو بەلامەوە کە ئەو هاوڕێ میسرێت چەپانی لەوێ یەکێک لە کێشە گەورەکانی کە چەپی میسر بەدەستیەوە ناڵێنێ ئەوە بوو کە ئێمە چینی کرێکارێکی بەرهەمهێنمان نییە چینی کارگەرێکمان نییە کە بەرهەم بێنێت و ئەوانە میشتم آخر باشە چینی کارگەری ئێوە میسر نەک تەنها بەرهەمی میسر بەرهەمی تەواوی منتیقەی خەلیج لەسەر شانی ئێوەیە میسری بۆ نەک بۆ خەلیجوانە تا ئەوروپاش بەشێکی کارگەرەکانی کارگەری میسرین ئەمە چی ئەم تەسویرە کە چینی کارگەری ئێمە بەرهەمهێن نیە لەبەرەوە جوڵانەوەکەی پێش ناکەوێت و جوڵانەکەی نییە نەزەری من ئەوەیە کە ئەمەی کە هاتۆتە مەیدان کە زۆر جار ئێمە بەداخەوفێریەوە بووین یەک تەسویری دیاریکراومان هەیە بۆ چینی کارگەرەوە نی ئەم ڕۆژێکێ بۆ 8 ساعت ئیشەکە ئاژیری کارگەر لێ ئەداچێتە ژوورەوە ئاژیری کارگەر ئەگەتە ماڵەوە جلی شینی لەبەرایە و ئینەکە ئەمە نەماوە مە لەی شوێنەکان نەماوە ئەمەی کە هاتە مەیدان لە کوردستانە مەقڕی سووتان هاتە مەیدان لە کوردستانە ناڕزای دەربڕی ئەمە چینی کارگەری سەردەمەی ئێمەیە پێت خۆشە هەرەوەی پێت ناخۆشە هەرەوەی ئەو چینی کارگەری گەجاران لە کتێبەکانیان نووسی ئاوایە و خۆی ڕێکخراوەکەەوە چی اتحادی دروستەکە ئەوە نەماوە یعنی بەڕاستیمە من ئەمە بە یەکێک دەزانم لە نوکتە ئەساسیەکانی کەچە بەبێ بە نظری ئەتیباری وەرگێ ئەگەر تۆ ڕێکخراو دروستەکەی ئەگەر تۆ تەوێ خەڵک ڕێکخەی ئەگەر تۆ تێ خەڵک کۆکەی تۆ لە دەوریەک و ئەمانە و ئەتەوێت چاوەڕوانی ئەوەی چینی کارگەرێک بێتە پێشەوە پێشڕەوایەتی ئەمانە بکە و چاوەڕوانێت نەبێ ئەو چینی کارگەری کە پێشڕەوایەتی ئەم جوڵانەوەیە
جوڵانەوەی کرد ئەوەیە کە لەسەر جادەکان بوو ئەو چینی کارگەری کە لە کوردستان پێشڕاتی ژنەڵەکان ئەوەیە لەم ناڕزایەتانی ئەخیرا لە پێشی جوڵانەکان بوو خەریک و مەقەڕێستوتان ئەوەیە بەڕاستی ئەم چینی کارگەرە بەهۆی ئەوەی کە ڕێکخراونیە بەهۆی ئەوەی کە هوشیار نییە لەوانەیە عەفەویەتەکەی زۆر جار ببێ بە خاڵی لاوازی و پشتی لێزەوی بدا و ئەبێ فێری ئەوە بێ کە چۆن خۆی ڕێکخراوەکە و ئەم خۆ ڕێکخراوکردنە لە کاتی ڕاپەڕینەکانە و لە کاتی شوێنەیشە ئەبێ بیری لێ بکرێتەوە بەڵام ئێستا ئیتر ئێمە قسەمان لەسەر ڕاپەڕینەکانە چۆن چۆنی ئەکرا ئەم زۆعفە و ئەم کەموکوڕیە پڕکەینەوە من وام پێم وایە ئاسۆ بە ئەندازەی کافی لەم بەشەیە قسەمان کرد بەرنامەکەمان درێژ نەبێتەوە بەرنامەکەمان دوو بەشە لەم بەشەمان تەواو کرد بۆ جوابی ئەو پرسیارەنەوە بۆ درێژدانی باسەکان لە بەشی دووەمە ئیدامە بەم قسە و باسانادەی ئازیزان و خۆشەویستان بەم شێوەیەگەینە کۆتایی بەشی یەکەبی ئەم بەرنامەیە و لە بەشی دووەمە ئەو پرسیارانەی کە لە بەردەمانە سەبارەت بە ڕێکخراو بوون سەبارەت بە استراتیجێک بۆ سەرخستنی ئەم جوڵانەوەی ناڕەزاییانە لە ئایندەیە قسە و باسمان لەگەڵ ئاسۆ کەمالە درێژە پێدەین بیرم ناچێکە پێتان بڵێم جارێکی تر و داواتان لێ بکەم کە پشتیوانی کەناڵەکەمان بن بۆ برە و پێدانی کەناڵەکەمان بۆ ئەوەی بینەری زۆرتری هەبێ و بۆی بتوانێت باشتر و بە کەیفێتێکی چاکتر و بە کاتێکی درێژترەوانە لە خزمەتی ئێوە یابین بچنە سەر یوتیوب لایکی کەناڵەکەمان بکەن و بە دۆستان و ئاشنانی خۆتانی بناسێنن تا بەشی دووەمی بەرنامەکە بە شادی و بە کامەرانی تەنەسپێت